هونەرمەند و شانۆکار ڕزگار باهیر لە شاری سلێمانی لا گەڕەکی سابونکەران لەدایک بووە کە لە شاری سلێمانی و لە ساڵی 1970 بەشی شانۆی لا پەیمانگەی هونەرە جوانەکان تەواو کردووە. ئەم هونەرمەندە ئازیزە لە ناوخۆ دەرەوەی وڵات وەک ئەکتەر و دەرهێنەر و نووسەر لە 45 کاری شانۆییدا بەشداری کردووە. کارە زۆر دیار و سەرکەوتوەکانی مامۆستا ڕزگار بریتین لە قەرەج، دوژمنی گەل، هاملێت، پەتە سپیکە، ژیان و مەرگی مۆریتا، بەردەرگای جەهەنم، جوانترین حەرام، خۆشەویستی ڕووبار. بەشداری لە چەندین دەرامە و فیلمدا کردووە و ڕۆڵێکی جوان و بەرچاوی هەبووە لە حیزری هەموواندا ماون. لەوانە بووکەخان، ڕۆشنا، شەهیدەکان ئەم هەفتەیە دێنەوە، پەیکەری دڵ، بەختەباران، زەویە پیسەکە، هیچ، تۆڵە، باران. مامۆستا ڕزگار باهیر دەستێکی باڵای هەیە لە نووسینی بابەتی هونەری و سیناریۆ، بۆی هەمیشە لە کۆمەڵێک ڕۆژنامە و گۆڤار و سایتە ئەلکترۆنیەکاندا بابەتەکانی بڵاو دەکرێنەوە. لە ژیانی هونەریشیدا خاوەنی کۆمەڵێک سیناریۆی کورت و درێژە و چەندین خەڵاتی ڕێزێنان و ستایشی پێشکەش کراوە کە دیارترینیان لە شاری ڤوپرتاڵ لە وڵاتی ئەڵمانیا خەڵاتی باشترین ئەکتەری بەدەستهێناوە. دوابەرهەمی ئەم هونەرمەندە ئازیزە بە ناوی تۆڵە و دوافیلمشی بە ناوی هیچ کە هەردوو بەرهەمەکە لە داهاتوویەکی نزیکدا بە دیدی بینەران شاد دەبێت. سڵاوتان لەبێ ئەم کاتتان باش لە دیدارێکی تایبەت و دیدارێکی هونەریدا لەگەڵێوەی بەڕێزدا. هاتوومەتە لای کەسایەتێکی دیار کە ڕۆژانێک هەوڵ و ئارزوەکانی بۆ موزیک سەری هەڵا لە موزیکەوە هاتەنێ و کاری شانۆ و دراما و لە ئێستەشدا هەوڵ دەدا وەکو دەرهێنەر و کاری دەرهێنان تا کۆتاییەکەی خۆی قاڵ کردوێتەوە بۆ خزمەتکردن بە هونەری جوانی کورد و کوردستان. مامۆستا ڕزگار باهیر وەکو ئەکتەر و دەرهێنەر لەم بەرنامەیەدا لەگەڵمان دەبێت. بسازی بەڕێز. سپاس بۆ جەنابتان کە دەرفەتتانداین لەم دیدارە تایبەت و جوانەدا لەگەڵ بەڕێز تا گفتوگۆ بکەین. سپاس بۆیەوە کاکە دیلمان، سپاس بۆم دەرفەتە، سپاس بۆم کاتەی بە منتان بەخشی. زۆر سپاس بۆ جەنابتان. من هەمیشە هەوڵ دەدەم لە بەرنامەکاندا بچمەوە نێو وێزگەکانی منداڵی. پێش وێزگەکانی منداڵی ئێستا ئێمە لە باخی گشتی داین. باخی گشتی بۆ خۆی تەبیعەتێک و ژینگەیەکی لەباری هەیە بۆ ئەو کەسانی کە لە سلێمانیدا ژیاوە. بزانین چی یادگەیەکی هەیە لای جەنابتان؟ باخی گشتی هەمیشە ئەو پانتاییە سەوزە بووە لە لای من کە حتا ئەم لەحزەی ژیانم هەر بە سەوزی بینیومە. لە مناڵیان من سەرەتا لە سابونکەران لەدایک بووم، بەڵام زیاتر کە فامم کردوتەوە من مناڵی خەبات بووم، مناڵی سەرکارێز بووم، مناڵی سەرشەقام بووم. بۆیە باخی گشتی لێمە و دوور نەبوو. زۆر کات هاتوومەتە ئێرە، یعنی لەگەڵ مناڵەکانی هاوڕێمە ئەتوانم بڵێم عەقاری دوا شوێن بووە فترەیەکی زەمەنی، یعنی سنووری تەقریبەن سلێمانی بووە کە چیتە ئەو لای سەهۆڵەکە ئەترەوە دەرەوەی سلێمانی. بەڵام باخی گشتی یەکێکە لەو شوێنانێک کە من هەر بە جوانی بینیومە و لایەزال وەکو دەبینین لەمساتی هونەری پێوەیە کە ئەوەش کۆمەڵی پەیکەرە. ڕاستە مەساحەکەی زۆر نییە، بەڵام
لە نێو جەرگی سلێمانێکە و ئەتوانم بڵێم ئەگەر دڵی سلێمانی نەبێ ئەتوانی بڵێ هەناسەی سلێمانیە بۆ ئەو لەم ساتەفەنی ئەوەی کە جوانی کردووە کچان و کوڕانیش کەیان لێرەدا ئەنیشن ئەوەی تر جوانیان عشقێکی تر ئەوە خۆی لە خۆیان بەڕاستی ڕەمزێکی جوانە بۆ شاری سلێمان. باشە یەکەم جار لەبیر تەکەی هاتیتە باخی گشتیەوە؟ ئەتوانم بڵێم وەکو تەریخ وەکووە نەوەڵی ناتوانمەوە بەڵام ئەو نەدەزانم لە دوای لە 14 ساڵی مابوو 14 ساڵی لە 14 و 14 ساڵی مابوو کە هاتوومەتە. بەچم مەبەستێک هاتی؟ وەڵی بەبووی کە شوێنێکی پانتاییەکی خۆش بووە سەوزایی تیا بووە ینی کە هاتوینەتە ئەم منتیقەیە زائیدەن ئەمە کە ئەچیتە خوارەوە ئەمەتر کانی دۆمان و ئەمان و منتیقانە ئەو کاتەش ئەو منتیقانە زۆربەی زەرعات بوون. باشە مامۆستا ڕزگار سانەوی سیروانیش لێرەوە زۆر نزیک بوو کە من زۆر برادەرەکانم کوڕی کۆڵانەکانمان تەوەسە لە سانەوی سیروان من لە جمهوری بووم ساڵێ بەڵام پاشان چوومە ئەعدادی ئەزمەر. زۆر باشە پێم خۆشە کە نزیک بووی بەڵام ئەو کاتە وەسیلەکانی گەیاندن بەو شێوەیە نەبوون نەخێوانە هەر بە پێدا هاتن بۆیە زیاتر زەعیف بووین ڕەشی بووین هەرچەنە ئەو تەمەنە خۆمان کەالعادە هینە ڕەشیقە بە وایە باشە بچینە نێو وێزگەکانی منداڵیەوە. بڵێ وێزگەکانی منداڵی چۆن بەڕێ کرد چونکە زۆر جار من کە دیدار و دیمانەیەک لەگەڵ کەسەکاندا یاخود ئەو میوانە بەڕێزانی کە بەشدار دەبن لەگەڵماندا هەوڵ دەدەم فرسەت لە وێزگەکانی منداڵیان وەرگرم. وێزگەکانی منداڵی زۆر جار دەمانباتەوە نێو یادگەیەکی زۆر جوان و بەرزی و نزمی تێدایە حەڕوک و بێدەنگی تێدایە بزانم مامۆستا ڕزگار بە کامیان هاتێپەڕی. لە ڕاستیە من بەهۆی دوو کەسەوە چوومە بواری هوەرەوە یەکێکیان برا گەورەکەم بوو کە کابرایەکی خوێنەوار بوو بە بەردەوامی کتێبی ئەهێنایە ماڵەوە و مەسەلەن ئەو کاتە ئەو لە حرەکەیەکی چەپە ئیشێ کردۆمانە مەسە ئەم کتێب هێنانەوە ئیتر وای لێکرد منیش دەست بەرم بۆ ئەو کتێبانە بزانم چییە و سەرڕای ئەوەش کە شانۆییەک نمایی شکرا لەم شارە بە تایبەتی نەچەند چالاکی قوتابخانەکان بۆ عەدادەی سلێمانی بۆ ئەمانە ئەو بە تەکی دەچوو کە ئەچوو ئەتەن منیش یەکێک بووم لەوانەی لەگەڵ ئاچوو لەگەڵ خوشکەکان حەزی لێ بوو هەر لە منداڵیەوە بۆ ئەمانە زائیدەنەوەی برایچکەی گەورەترم هەبوو لەو بچووکتر ناوی شەمحەمە بوو ئەویش هاتچۆی باغایە کرد فترێ عەسکەر بۆ ئەمانە ئیتر من هەر لە خۆمەوە خولیام هەبوو بوو موزیک بەڕاستی ئەنوەر قەراخیش بە حکمی و خزممان بوو تێکەڵاومان بوو ئیتر هەر لە خۆمانەوە بە شتێکی زۆر گەورە فعلەن گەورەشە لەو زەمانە شتێکی تازە بوو ئەمانە معجیبم بەوە ئەموو من چۆن کەمان ساڵی چەند ئەمەی کە من باسیەکەم بۆ 78 دەگەڕێت 78 ئیتر کاکم ئەو برایم شەمحەمل لە بەغا ئەو کەمانچەی بۆ کڕین بە 24 دیناری ئەو زەمانە بۆی کڕیمانە کە بۆی هێنامەوە ئیتر یەکسەر بردمان بۆ لای مامۆستا ئەنوەر مامۆستا ئەنوەریش خۆی وەکو خۆی نەیتوانی کاک فواد قەراخی هەیە خوشکەزای لەگەڵ ڕێبوارە ئەوانە هەمویان موزیکژەنی زۆر باش بوون عازفی زۆر باش بوون کاک فواد قەراخی هەر خۆی ئەندامی تیپی مۆسیقای سلێمانی بوو لەگەڵەوە بردمێن لایە ئەو بوو بە دەست پێک بۆ من زائیدەن لەوانی شەو چوومە چالاکی باشە با لە پێشەوەی بێمە سەر شانۆ و هونەر و دراما و تاکۆتایی گۆشکردنەکەی جەنابتان لەگەڵ مۆزیک و هونەری گۆرانی و ئەوانەدا خۆت گۆش کرد پەنجەکانت ڕاهێنا لەگەڵ کەمانەکەدا؟ بەڵێ بە تەمرینی زۆر ینی کە ئەیان و ڕۆژی ئەبێت 2 سەعات 3 سەعات خەریبین گاڵتەم لێیانە من تاسەورم ناکرد کەمانچە ئەو نەقرس بێ و بە ئێستا شێوەڵێم زۆر قورسە من پەنجەم حەلاوەی تیان نەبوو ینی ڕاستم مامۆستا ئەنۆر و کاک فواد و ئەمانە خزمم بەڵام پەنجەی من نەچوو بۆ سەر پەنجەیەوان بەڕاستی مامۆستا ئەنۆر کاک فواد ئەمانە پەنجیان پڕ بوو لە حەلاو و نەرمونیانیکی عەجیبی تیا بوو بەڵام بە هەر حاڵ بە نۆتە و بە ڕوو ئەکادیمیەکە باشە زۆر جار لای خۆمان دەگوترا مەلا ڕەسوڵ باشە بە دۆڕێمی فاسۆلاسی دۆگە باشە ئێوەش بەو شێوەی وەرتانەگەر یاخود زمانی
موزیکی ئێوە چۆن بوو وەکو ئەکادیمیەکە یاخود چۆن بوو؟ نا زمانی موزیک نۆتە بوو نۆتە بوو. مەسەلەن لە کرۆش و ڕۆند و نوار و ئەمانە و دەبڵ کرۆش و ئێمە دەستمان پێکرد لە زەمەنی موزیکەکانەوە دەستمان پێکرد بە نۆتە بووی چی لەسەر نۆتە. ڕاستە هەیە هەندێک کەس هەیە سەماعی زۆر بەقووەنی چەند جارێ شتێکی بۆ لێ تۆ سەر مەحاولەکە لێیاتەوە و پاش چەند جارێک هەرتوانێت ئەسفێکی تەواو بێگرد و بێنەشازت بۆ بکات. مەسەن یەکێ لەوانە کاک نەجات بوو کە کەسێکی زۆر بەتوان هەبوو لە سەماعیە کاتی خۆی کە من نەمبینی شتەکانی دڵشادی مامۆستا دڵشادی لە ئەوی دهۆک ئێستا بە ئیسراحەت زۆر بە جوانی ئێستاشەوە ئەو موزیکی مامۆستا دڵشاد لە نێوماندا بوونی ئەمێنێتەوە. بەڵام من یەکێک بووم لەوانێ سەماعەکەم بەخۆت من ئەو لە پەنجەشم نەرمونیان بەڵام کەسێک بووم هەوڵمەیە ئەمتوانی مەرحەلە بە مەرحەلە بچمە سەرەوە بەڵام کە کاتێ من لە سێ متەوەسطە دەرچووم ئەو کاتە تەلەبەی مامۆستا فرانسیس داود و مامۆستا ویلیام یۆحەنا بووم لە چالاکی لە سلێمانی. بەڵێ لە سلێمانی باشە مامۆستا ویلیام یۆحەنا مامۆستای مامۆستا ئەنوەر خەرداغیش بووە کاتی خۆی چونکە ئەو هانداری ئەو تاریخی عریقی لە موزیکی کوردیە ئیتر ئەوە بکە من چوومە پەیمانگای هونەرە جوانەکان بەداخەوە بەشی موزیکی تیانە بوو بەڵام من هەر حەزمەکە لە وەسەتی هونەریە بوومە ویستم چما عەدادێ هەر حەز لە 17 ساڵی و 16 ساڵی ڕۆشتیت؟ بەڵێ ئەو کاتە گەرمەی گەنجێتی نەوجەوان نەوجوانی کاتە ئەو کاتانە چیت پێڵێ؟ ئەو کاتانە ینی تۆ تەمەنێکی هونەرت تێپەڕاندووە یاخود یاری و کۆڵانەکانی هونەر تەواو بەسەر کردووەتەوە. ئەو کاتە لەبەر میلێکە بۆ دروست بکە ئەچیتە ناو موزیکەوە چاو تەکرێتەوە یانە چیتە دنیای هونەرەوە چاو تەگرێتەوە چیتە ناو کۆمەڵێ خۆزگەوە کۆمەڵێ حەزەوە کۆمەڵێ خۆشەویستیەوە دنیایەکی تر کە تۆ پێشتر پێی و پێ نەبرد. ئەتزانی لەم هونەرەدا خۆت دەبینیتەوە لە ئایندەدا؟ خۆتدا نابوو بۆم قۆناغا؟ من کە چوومە وەکو باسم کە چوومە پەیمانگای هونەرە جوانەکان ڕاستە موزیکتیانە وەڵام چوومە مەسرح هەر بە خۆشەویستی موزیک و هونەرەوە. پاش ساڵ یەکەم زانیم ئەم بواری مەسرحەشانۆیە عالمێکی زۆر بربڵاوە عالمێکە لە ڕوویەکەوە هونەرە لە ڕوویەکەوە فکرە لە ڕوویەکە و فەلسەفەیە لە ڕوویەکە و خوێندنەوەیە لە ڕوویەکە ینی یەک کۆمەڵ دەرگای بۆ من کردەوە دەرگای بۆ کردمەوە کە ئینسانم خۆش بێ کە ئینسانانت مرۆڤ دۆست هەموو شتەکانە باشە کە بەڕاستی ڕێزی هەموو بچووک و گەورە و زیندەوەرێ بگری. دوای ئەوە بەڕاستی شانۆ فێری ئەوەی کردم کە بەتاواتی بە جددی دەزەمە خوێندنەوە دەرگایەکی زۆر گەورەیە ڕوئیات بۆ دروست دەکات ڕوئیات یعنی یەکێکە لەو دەرگایانی کە لەتر ئەزانی چی ئەەکەی لەم ژیانە یاخی نەکردیت ئوستاکی باشە ئەمە زۆر جار لەو قۆناغی تەمەندا کە دەست بۆ خوێندنەوە دەبیت یاخیت دەکات بڵێ دەبێ بە ئاگاییەوە تەعامل لەگەڵ خوێندنەوەی بەتەکید بەڕێستان یاخی بوون؟ ئەتوانم بڵێم لە هەندێ حالەتی خۆم پەشیمانم لە چ ڕوویەکەوە لەو ڕۆی کە ئەوەی وەکو ئێمە بیری نەکردایەتەوە ئێمە پێمان ڕەفز بوو ینی بەڕاستی ئەوە من ئێستا زۆر دەمێکە ئەوانم تێپەڕانوە شەردیە هەموو کەسێوەکو من بیرکاتەوە ئێمە کە بە حکمی فکرێکی چەپمانە بوو بە حکمی چی بووینەوە سەتی فەنیەوە بە تایبەتی من ئەو زەمانە زۆر بە ئیشەکانی برێشتەوە گرتبووم برێختەوە گرتم کە ئەوش خۆی کابرایەکی مادی بوو مارکسی بوو ئەمانە ئێمە زۆرتر لەو عالەمەوە دنیامانە بینی ئەو عالەمەش ئەگەر مەسەلەن خەڵک وەکو ئێمە بیری نەکردایەتەوە بە کەسێکی ئەرستۆکراتیەکان لێ بەڕاستی ئەمە عقڵیتێکی خراپە بووین ئێستا خۆم پێتەڵم پەشیمانم تێ بەڵام بەس قۆناغێکی جوانە بەڵام لە هەمان کاتە زۆر مرۆڤ دۆست بووین زۆر ئینسانی بووین ینی بەڕاستی پڕ بووین لە وزە و تاقە و ژیانمان لا زۆر خۆشەویست بوو ژیان لای ئێمە پرۆسەیەکی بەردەوام بوو کە لایەزالیژە لای من پرۆسەیەکە بەردەوامین ینی تا ئەو ڕۆژەی ئەمێنی ئەبێ ئینسان
هەوڵ بە ئینسان ئومێدی هەبێ ژیان پڕێتی لە نوشوستی پڕێتی لە هەوڵان پڕێتی لە هیوا پڕێتی لەوەی کە تۆ ئەتەوێ هەوڵی بۆ بێ وەکو برێشتی شەڵێ مەسەن ئەوان بەو عەزەمەتەی خۆیەوە کە مەدرسەیە بوو لە دنیا خوێنرا بە تایبەتی سەدان کتێب هەیە لەسەری لە دنیا ئەڵێنێ من نقطەیە بوون لە دەریایە بێ ئەمەمانە بڵێن چی باشە با پرسیاری ئەوە بکەم تێربوونی تەمەن و سەرکەوتن بەسەر تەمەندا فێرت دەکا بۆ شێوە پەروە خۆت پەروەردە بکەیت بەتەکید تۆ تا بخوێنی تۆ تا بەرەو تەمەنی شەڕۆی تەجربەت زیاتر بێت کە تا تەجربە و خیبرەت زیاتر بێت زیاتر پێی بە زۆر شتەبێت کە پێشتر پێی و پێ نەبردووە زیاتر دەرگات لێکرێتەوە هەتا ئەگەر بڵێم ئەگەر تەمەنی ئینسان ماکسیمال لەم دەڤەرەی ئەمە ئەگەر هەشتا بێت ئەگەر هەشتا بێت با بڵێ ئەگەر تەمەنی 1000 ساڵ بێت بڕوان پێ بکە ئێشتا پێویست بە 2000 ساڵی تریشە بۆ ئەوەی لەم ژیانە تێبگەی زۆر شدەی کە تۆ پێی و پێ نەبردۆ پێی پێبەریت ئێستا دەتەوێت پێی بەچی ببێت ئەوەی کە پێی نەگەیشتویت ئەوەی وەڵی من پرسیارگەلم ماوە وەڵی ئەگەر بمانێ بڵین پێی بە من حەزەکەم بزانم چۆلەکەیە کە لەسەر ئەو درەختە ژی لەسەر یەتە سەر ئەو درەختە بە ڕۆژ بۆ من و تۆ زریوێنێ بە شەو بێدەنگە بێ ئەمێ بزان هەمی ئەو چیە لە ژیانە اینجا نەخوازەڵا ژیان لەم دەڤەرا کە ئێمە خۆمان پڕین لە ئازار پڕین لە کێشە یعنی بەڕاستی خەموو کێشەکانمان ئەوە زۆرن مەجبوری لەگەڵ خەموو کێشەکان بابت بەمەوە قۆناغێک کە باسی چۆلەکەکانت کرد باسی باڵندەکانێک کرد ئێمە منداڵ بووین زۆر جار باڵندەکان لەسەر حوشەی لەسەر داری حوشەکەمان دەیان جریوان دەیانگوت میوانمان دێت وانی هەر لەو کاتەوە ئەم ئازە دەدرا بە مناڵی وانە ئەمە شتێک بوو کە دایک و باوکەکانمان هەرچەندە ئێمە وەکو ئێستا پێشکەوتن لە پێشمان نەبوو دنیایەکی بەو شێوە کرانەوەمان نەدی بوو یا ئاشنا نەبووین بەڵام هەر لەو کاتەوە پێمان دەگوترات تۆ ئەبێت لەگەڵ باڵندەکانە لەگەڵ ئاژەڵەکانە خۆت بگونجێنیت ئەوانیش بەشێکن لە تەواوکەری ژیان لەگەڵ ئێمەدا بەتاکید هەرچەنە بمبورانی من تۆزەچمەوە پێشتر هەنی زەمانێکە بووە من دارولاستیکم بەکارهێناوە یان با بڵێن مناڵیشی عەجوول بووم من تەنانەت بە ئێستاشەوە برا گەورە کەم کە لە بەریتانیا تا ئێستا بڕوان پێ بکەم ڕۆژ لە ڕۆژان بە منی نەوتۆ ڕزگار هەت پێمەڵێ ڕوشە بۆ هەموو کاتە من گیانم ڕوشا بوو مناڵێکی عەجوول تا سەر ئێسقان بەڵام خۆشبەختانە کە کاتت چوومە بواری هونەرەوە ڕێکسەرە ینی 360 دەرەجە منی گۆڕی یعنی کردن بە کەسێکی ئارام کەسخۆ من لە دالاسکەکە نابەوە کاگرس ینی بەڕاستی ئێستا چۆلەکەی چاکەی کوشت ئازارە ڕاستە لەو گەڵایانە مۆران و ڕاستە لەو گوڵانەمان کردوتە ڕاستە لەو چۆلەکانەی کە گۆرانیان بۆ ژیان و تۆ گۆرانیان بۆ ئێمە تۆ بەڵام ئێمە پێمان نەزانە بەڵام بەداخەوە ئەوەش لە دەست منان نەبوو پەروەردەکەمان وا بووە کە بەداخەوە پەروەردەی ئێمە تا ئەم لەحزەی من و تۆ قساکەین وەکو پێویست هێشتا نەچۆتە پێشۆکە ئەمە تەوەرێکی ترکە ئەتوانین بیکەین باس جوانە من پێم خۆشە باسیەوە دەکەیت پێم خۆشە کە هەر چۆن هەبێ وانەمان لە منداڵەکانمان وەرگرت وەکو بەڕێستان پێشتر گوتان ئێمە هێندە خۆمان گۆش نەکردبوو بە مناڵی کە بزانین هەڵە و باشەکانمان کامانن بەڵام بە سەرکەوتنی تەمەن هەڵە و باشیەکان و کەوتنەکان و سەرکەوتنەکانی خۆمان بۆمان ڕوون بوویەوە کە ئێمە لە چ قۆناغێکدا بووین و چ قۆناغێکمان تێپەڕاندووە ئێستا منداڵەکانی جەنابێت ئەو منداڵانی کە لە چواردەورتان پەروەردەیان دەکەیت کە باڵندەکانیان خۆش بوێت نەخێ دالاسکەکە لێنانەوە ئەوڵە لەم دانێک و خواردنیەکیان بۆ ڕۆکەم و تاوانیش سوودێکی هاوەمان هەبێ وانە شتەکە جیاوازە هەنگ گۆڕ ئێستاوای لێ هاتووە مەسەلەن کەم عیلە هەیە مەسەن پشیلەیە بە خێو نەگەگەر لە ناوماڵەکەی خۆشیە بە خێوینەکە لە حەوشەکە خواردنیە ئەگەر سەگەکەی سەرجاتەکە شتێک هەبێ لە ماڵەوە بۆیە بە من ئێستش ئێمە لە حەوشەکەمانە یەک کۆمەڵ هێلانەمان دروست کردووە هەیە لە ماڵێمە لە ماڵی بەڵێ دایکم هەموو ڕۆژێ ئەو خواردنەی ئەمێنێتەوە یان زۆر جار
مثلەن خوشکەکانم یان هەنی خزمی خۆمان هەیە نزیکن بە کیسە برنجی بۆ هێنن برنجی ماوە ئەوەی خاتە فرێزەرەوە کە ڕۆژێ ئەگەر برنجمان نەبێت دەرێنێ خاوێک هاتەوە ئەیبا بۆ چۆلەکان وامان لێ هاتووە مجتەما تا حدێک گۆڕاوە بەڵام لە هەنێ ڕۆیشتا هەروەکو پێویست باشە من پێم خۆشە لەم بەشەیە زیاتر باس لەم لایەنانەی منداڵی و وێزگەکانی منداڵی بکەم لە بەشی دووەمدا هەوڵ دەدەم چونکە دواتر وچانێک دەدەین لە دوای وچانەکەەوە باز لە کارە هونەریەکان و کاری سەرشانە و تا کۆتاییەکەی دەکەین باش دالاسیکە واز لێ هێنا هەڵماتێ نەکرد بەتاکی کردن هەلوچێن ئەوانە چاوشار چی هەموو ئەوانەمان کردووە باشە ئەراوەڵام هەلووی کامیان هەلوکێنس بەڵا هیچ شتێکی سەرکێشی بوو هەلوچێن یەکێ بوو لەو یاری هەرە خەتەرانە کردومە ینی وایە بە هەلوکەکەشە بگرتای باشە ئەی باشە لەحزەیەک هەیە کە ئینسان شتێک کە ئێوە بیکە بۆی ناکرێت لەحزەیە دەرەچی یا چاوتە چاو پاڕاستی هەبوو یایەتی بەیرام ئەوم بینیەوە ینی یایەتی بەیرە ڕاستە سەریشکانەوە بەڵام ئەوم یان مەسەلەن ئێمە هەر لەو پەروەردە ینی مع الأسف ینی ئەسەفێکی زۆر ناخۆش ئێمە خەبات و سەرشەقام بووی هەومەرمەنان یعنی شیوێکمان لە بەینا بوو ئەسم لەسەر لەسەر سەک بوو کاکە ئێواران لە دوای مەکتەبە هاتینەوە تر شەڕ قۆچەقانی بوو ئەمبەر بۆ ئەوبەر ئەگەر یەکێک ئەوەشم کردووە ئەسڵەن ئەگەر یەکێک لەم بەر بگیرایە ئەتر هەریان کۆشیان خسە ناوە کە گەر یەکێکیش لەو بەر بگیرایە بە هەمان شێوە بەڵام خۆشبەختانە دوو کوڕی پورم هەبوو لەم بەرەوە ئەوانیش عجول لە عجولەکان خۆشبەختانە منش لەو بەرەوەم کە ئەوانش هاتنەوە بەر نەمێژوان هیچ مشکلێتیان ینی بۆ ئەبێ ئێمە ئەو پەروەردەی ئەوەی تیاوێ ئەمە یادگەیە ئەمە نۆستالۆژیایە هەرچۆنە بێ دەمێنێتەوە وانە بەڵام خۆشیشە هەرچەنە سەخت بوو چەند ناخۆش بوو هەرچەوانە بەس ئێستا تۆ منداڵی خۆچەخانی بوویت من مناڵی و ئەو شتانە بووم لەو شیوە و لەو قەرەجاوەمان جارانە بەڵێ خوار ئەم منتیقەی سەر شەقاماترەوە بینی خەبات و هۆمەرمەنان ئەو شیو بوو جوولەکان ترەوە شوێکی گەورە بوو بەداخەوە ینی ڕاستە چێژێکی تیا بوو بەڵام بەڕاستی باشە بریندار بووی لە شارە قۆچەکانی لێرە بریندار بووە من زۆر جار بەرکەوتم لەگەڵ هونەرمەندەکانە هەموویان بریندار بوون لەناوڵە عجول بوون کاکە ڕاستی بەڵام بەداخەوە ینی ئەتەرەوە بەشێک بۆ لە کاڵچەر و کولتوری کۆمەڵگەکان بەڵێوە نییە بەتەکیت بەڕاستی بەداخەوە ینی هەمومان ئەو حالەتەمان تیا بووە حەزمان کردووە ئازار بین و ئازاری ئەو حالەتە سادی و ماسۆشیشمان تایە لە بەعزە جارە هەستەکەی زۆر ماسۆشین هەرچەنە مەسەلەن ئەمە پرۆسەیەک کە ئەتوانین جیایکەینەوە بەڵام مثل زۆر سادی بوو بیرمان کردووە حەزمان بە ئازاران بووە تەنانە لە درەختێکەوە لە گوڵێکەوە لە با بڵێن ئاژەڵێکەوە باڵارێکەوە زەلامێکەوە حەزمان کردووە ئازاری بین لە پێناو سەرکەوتنی خۆماندا باشە پێ دوایە هەموو سەرکەوتن نییە و هەموو کەوتنێکیش کەوتن نیە هەندێک کەوتن سەرکەوتنە هەندێک سەرکەوتنیش لە پاش ئەو خۆمان دەزانین ڕابردوومان بەڕێ کردووە زانیمانە بەرز و نزمیەکان پێمان دەڵێن ئەوانەی کە خۆیان بە سەرکەوتوو دەزانی ڕۆژان لە ئەمڕۆدا بۆمان دەردەکەوێتەوە ئەوانە نا سەرکەوتوو نەبوون ئەوانە بەڕا و تێڕوانینی خۆیان سەرکەوتوو بوون لە منداڵیەوە ئەمە فێر دەبین ئەمە گۆش دەکرێت کە سڕینەوەی بەرامبەرەکە یا برینارکردنی بەرامبەرەکە وەکو جەنابتان ناشرینکردنی بەرامبەرەکە ئەمە سەرکەوتن نییە تەبابوون و لێک تێگەشتن و پێکەوە ژیان و وانە حیوار گرنگە دنیا بەرەوە ئەوە ڕات دنیا وایە کاکە ئێستا من لە فترەیەکی زەمەنی لە هۆڵندا ژیاوم بەڕاستی هەرچی جۆری قەومیاتی ئەم دنیای لەوێ هەرچی جۆری هینەکان هەیە نەژادەکان هەیە لەویان هەرچی جۆری ڕێیەکان هەیە لەویان بەڵام هەمووشیان یەکتریان قبوڵە و هەمووشی ڕێزی هەیە و هەمووشی ئینسانە و دوجار سەیرەکەی ئەمە لە ڕووی هوەریەوە لە ئاستێکی باڵان لە ڕووی وەرزشی و لە ئاستێکی باڵان ئێستا تۆ کە فەریقی هۆڵندا ئەبینی تەسەورەکەی لە بەشێک لە ئەفریقاوات بە هەتا مەسەلەن پار لە کاچی ئەوروپا بۆ
هین مدربەکەی ڕۆمانیا تەسریحی کەوتی من هەست ناکەم لەگەڵ هۆڵند یاریم کردەوە هەستەکەم لەگەڵ فریقەیەکی ئەو ئەفریقا یاریم کردو بۆ لەبەرەوەی لەوێ ئەمە شرط نییە ئەمە سپی پێستە ئەوە ڕۆژ پێستە نا ئەمە ناخوا بەقەت ئەوەی تۆ تا چەند مەهارەت چەند مرۆڤی تا چەند تواناتێ لەو بوارە دەرگا بۆ کراوە باشە ئەی باز لە یاری و تۆپی پێ دەکەم وەکو حەز و خولیاکەت ئەمە باس لێ دەکەم بەڵام پێشەوەی بچمە سەرەوە کۆنتاکتت لەگەڵ دایک تا چۆن بوو دایک و باوکت چۆن لێک تێگەشتن هەبوو لە منداڵی یا بە تایبەتی ئەو کاتێ لە ماڵی باوک تا بوویت من دایک و باوکێکی زۆر میهرەبانم هەبووە ینی باوکێکم هەبووە چەند ڕۆژێکی شوعی بووە بەڵام نەیزان شوعیەکی ئیسلامی بۆ شوعیە کە ئیمانی بە ئیسلامیشە بووە بەڵام پیاەک بووە مەسەلەن ڕێی بۆ خۆشکردوین هەر مثل بۆ هونەرکە بەسەوە شوێعێکی مۆدێرن بووە مۆدێرن بووە ینی بەڵام ئیسلامێک بۆ شێخ بووە ئەمانە بەڵام لە هەمان کاتە هیچ کاتێ ڕێگر نەبووە ینی دائیمان حەزیان کردو ئێمە لەو بوارانایشکین لە ئەدەبایشکین لە هونەرایشکین ومانە چەنە ئێمە بۆ باوکمان بەڕاستی من وەکو پێویست عذابم بۆ دروست کردو مەشاکیلم بۆ دروست کردو چون من سەردەمانێ گیراوم سەردەمانێک ئەمری بەڵقەبزم بووە کە ڕام کردو لێرە مەسەن یایەنە بەسەر ماڵەوە یایەنە بەسەر ماڵەوە مەسەن هیچ شتێکیان لە ماڵا بۆ نێشتوتەوە تەنانەت هەر فترەی باوکم فترەی لێرە خانوویە کڕی مانگی دوو مانگتیاژە چوو بە منتیقیش کە لەوێ خانوویە کڕت مانگی دوو مانگ هەر لەبەر من نابراکانی کەشم سەر بەگۆم بوون خوشکێکم هەبوو شیرین بایر ئەو لە هەشتا و دووە لە مزاهرەکانە یەکەم ئافرەت بوو لە سلێمانیە کە هاتن لە ماڵەوە بردیان چەندین مانگ دیار نەما ئێمە بە تەمای نەمابووین تا پاش 5-6 مانگ بەر بوو ئەمانە بەهەرحاڵ ینی ئێمە بۆ باوکم و دایکم بەڕاستی ئازارێکی گەورە بووین ئێستا ئەگەر شتێکیان پێ بڵێ لە هەرچەندەمە قەرەبوو ناکرێتەوە بەڵس لە قەرەبووی ئەو هەموو ئازار و زەحمەتی کە ئەوان کێشاویانە بە منداڵەکانیانەوە چیان پێ دەڵێیت وڵای هیچ ینی شتێک نییە لە ئاستی ئەوانە پێیان بڵێن بەس تەنها ئەو نێڵم ینی بمان بەخشن کە بەڕاستی وەکو پێویست نەبووین بۆ ئێوە هەر ئازار بووین بۆیەوە هەر ئەوان ڕۆحیان لای ئێمە بوو بە بەردامی چەندەها جار تووشی دڵە خۆرپێ و شەون و خونی و دنیای ئازار پێ دوایە هەندێ وشە هەیە دەربڕینی نییە لە ئاستی دایک و باوکدا بەتاکیدانی یەکێک لەو شتانە کە تۆ ناتوانین هەنی من ئێستا هیچ شتێکم نییە بۆ دایک چی پێ بڵێمانی چ شتێ هەیە لە ئاستی گەورەی ئەوە بێ لە ئاستی ئەوە بێ من ئێستش کە لەگەڵ دایکمە ئەژیم لێرە لە سلێمانی بەڕاستی یاخواتە من ئەحساسەکەم ئەو مناڵەی 10 ساڵیم لەلایە دائیمانی بەو تەعاملم لەگەڵاکە ینی ئەو حەلینی لایە و دەستەکەی لای هیچ کەسێ ئەو خۆشەویستی کە متەئەکیدی و کە کەسێ نییە باسی بکە کە لێی پاشگەز نابی لای ئەوە وە چێشتی دەستیشی زۆر خۆشەکە تۆ ڕاهاتی لەسەر چێژۆ لەسەر باشە ئەی باشە پرسیاری وەرزشیەکە بکەم پاش وەرزشیەکە دەچمە ناوبەر لە وەرزشدا هەواداری چێ یانەیەک و چ کەسایەتێک بووی لە ڕاستیە من هەواداری هیچ یانێنی بەڵام کۆمەڵی ئامۆزام هەیە لێرە مجموعەیەکیان بەرشەن مجموعەیەکیان ڕیاڵن کە چم بۆ لای بەرشەکە ئاعتیادی حەسەکەم بەرشەوی واتەوە لەبەرەوەی ئەو دڵی خۆش بێ چم بۆ لای جەماعەتی ڕیاڵەکە کە یاریە بێڵم بەڵا حەزەکەم ئێوە بیبەنەوە با دڵتان خۆش بێ بەڵام من حەزم بە یاری هەیە کاسی عالم سیرەکەم بە جددی لەگەڵ کاسی ئەوروپا و بیزات زۆر لەگەڵ هۆڵندام لەبەرەوەی خۆم جنسی هۆڵندیم هەیە ئەو پێکەوە ژیانی لێ ئەوان زۆر بە ڕۆحێتێکی ریاضیش وەریەگرن کە کاتی ئەدۆڕێن زۆر بە ئیسراحەت ئەلەمە پرتەقاڵەکانیان لێکەنەوە و ئێمە شایستە نەبووین دۆڕای و یەکێکیشە لەو وڵاتانی کە چانسی نییە بە تایبەتی کە هۆڵندە ئەمە لە 100 ینی کە گەیشتە پەنارتی لە 100 دۆڕ ئەوەتر لێ بۆ تۆ ئێمە زانی ناچی ئەنی زۆر زان من گەیشتۆتە پەنارتی یەکسەر دۆڕاکەم جێش ئێستا کاک ڕزگار جەنابێ لەگەڵ دۆڕاوەکەی جمهوری دۆڕاوەکەی وەڵام من جمهوری هۆڵندام بە عامەر دۆڕاوە کاسی ئەوروپا هەیە باشە هەمومان لە وێزگەکانی ژیاندا ئارزومان بۆ دەنگی هونەرمەندێک و هونەرێک هەیە جەنابتان هەستان لە
دەنگی چ هونەرمەندێک کردووە زۆر جار لەگەڵ چ هونەرمەندێکە خۆتان گرتووەتەوە بۆ ئەوەی کە گوێی لێ بگرێن وەکو حەز و خولیایەک؟ وڵی من بە حکمی تەمەنم فترێکی تەمەنم لەگەڵ کاک دیاری قەراخیە زۆر نزیک بووین لەیەکەوە هەم وەکو هاوڕێ هەم وەکو خزمێ مەسەن یەکێ بۆ لەو دەنگە مفەزەڵانە لای من مەسەنکە جۆم لێگرتەوە و بەعام ئەو گۆرانی بێژانەی تریش گوێ لێگرم بە بێجیاوازی من گوێ لە هەموو دەنگێکی دنیا ئاگرم چونکو هەرۆکو چۆن میوەکان هەر یەکە و تامێکی هەیە ئەوان هەرێک و تامێکی یعنی شەرت نییە کە ئێستا هیوایە بەس حەزی لە مۆزە یان هەر حەزی لە شووتیە یان هەر حەزی لە سێوە نا هەر یەکە و تامی خۆی هەیە. باشە کاک دیاری منیش هەموو جارێک دەڵێم بۆنی خاک و بۆنی نیشتیمانی دێت کە گۆرانەیە و سرودێکی زۆر جوانی هەیە کە بۆنی خاکە نەچینە سەرەوە بە اختیاری جەنابتان بچینە وچانێک و پیاسەیەک دەکەین و درێژە بە قسەکانمان دەدەین لە بەشی دووەمدا زیاتر هەوڵ دەدەم باس لە کارە هونەریەکانی جەنابتان بکەم. بچینە لای چ گۆرانیەک؟ وڵی گۆرانیەکانی کاک دیاری بە حکمی تێکستەکانیشی زۆر نازدارە ینی ناوازە شتی ناوازەی هەڵبژاردەوە و لەگەڵ ئازاری ئەم مستەمعی مناخوا لەبەرەوە زۆر خۆشە منیش و بینەریش گوێبیستیش گوێمان لە یەکێ بێت لەوانەی کە ئەمان لاوێنێتەوە کام گۆزارەکانی ئەو بۆنی خاکی کە بۆنی خاکەکە زۆر ئەوانەی کە باشە کەتر لەگەڵ ئازارەکان هادێت زیاتر کام گۆرایە من حەزەکەم بەدڵی جەنابتان بێت بۆنی خاک بێت. عشق و خەمە من بەسێرا بەم خاکەوە نیشتیمان جەناهێم نیشتیمان بێ باوکەکەم ئەی تۆ بۆچی بەجێ تێشتوم لە سوێرای عشق و خەمە من بەسراوم بەم خاکەوە نیشتیمان جێناهێمم نیشتیمانە بێ باوکەکەم ئەی تۆ بۆچی بەجێ تێشتوم کەی دێیتەوە ناخی وێرانی بێدایک هۆدایە گیان بەستەم هاوار ڕازم هاوار شعرم سەدای بێسەوە دووبارە سڵاوتان لێبێت ئوستازی بەڕێز سواز بۆ جەنابتان کە لە پاش ناوبڕەکەشەوە لەگەڵ ئێمەدای مامۆستا دیاری لە یادگەی هەمومان داماوەتەوە و دەنگێکی جوانە و هەمیشە من وتومە بە دەنگێکی نیشتیمان پەروەر و خاکی ئەم کوردستانی ناو دەبین و دەمێنێتەوە و گۆرانەکانیشی ئەم ڕنگدانەوەیان هەبووە. ئەم بۆنی خاکە لای جەنابتان یادگارێکی دروست کرد بوو؟ بەتەکییت هەر وەکو گۆرانیەکانی تر یەکێکە لە گۆرانی مفەزەڵەکانی لای منەوە. باشە ئێم بۆ خۆمان لەو کاتەدا کە ئەم دەنگە جوانە هات کە بۆنی خاک بوو کە گوێمان لێ دەگرت کەپڵەی کوردایەتیمان تێدا بوو یعنی دڵپڕ دەبووین چاومان پڕ فرمێز دەبوو هیوامان دەخواست کە کوردستان و هیوایەک و خۆرێکی نوێ بۆ کوردستان هەڵبێت. ئەم گۆرانیانە هەمیشە دەتباتەوە ئەو قۆناغە نیشتیمان پەروەری و ئینتیمان نیشتیمانیە کە هەمان بێت. باشە بچمە سەر کاری هونەری. باسمان لەوە کرد لە ساڵی 79 دێتە نێو هونەرەوە هونەری موزیکەوە دێن بۆ هونەری شانۆ دەرهێنان تا کۆتایەکە کە ئێستا بەڕێستان قاڵبوونەتەوە. هونەر لای جەنابتان چی دەگەێنێ؟ هونەر لای من وەکو ئەگەر پێناسەیەکی هیتگەرانە بکەم پێناسەکەی هیچگەر ئەوەیە ئەڵێ هونەر لە دوو شت پێکاتوە یەکیان شتە یەکیان ڕوحە داهێنانە کە ئەو کەسە ئەیگا مەسەلەن بۆ نمونە ئەگەر لەوحەیە بگری مەسەلەن کان فاکس
بۆیە چوارچێوەکە شتە یان ئەگەر بەردێ بگرین شتە سیرەکەی بەڵام کەسەیە بەو ڕۆحە هونەریە جوانەی خۆی بەو بیرکردنەوە بەو ڕویایی خۆی مەسەن پەیکەرێکی لێ دروستەکە بە هەمان شێوە لەو کانفاکسە لەو ڕنگانە سیرەکەی داهێنانێکی لێ دروستەکە و هەروەها سیرەکەی ئەگەر بۆ ئەکتەرێک سیرەکەی نووسراوێکە سینناروەیەکە یان با بڵێن دەقێکە نووسراوە بەڵام کاتێکە ئەچێتە ناو ڕۆحی ئەو کارکتەرەوە تۆ شخصێتێک کارکتەرێکە بین لەبەرەوە داهێنانە حتا ئەگەر بۆ ئەدەبیش گەڕێنەوە شعریش مثلا هەرموو شەیە شاعیرەکە ئیشی پێکا بەڵام داهێنان و ڕۆح و ڕۆیایی ئەو شاعیرە وای لێکات سیرەکەی کۆ هەرە وشانە و بیستوە سیرەکەی لای شێرکۆ و هەرە وشانە و بیست وەڵام سیرەکەی ئەو وشانە زۆر ڕاقیە زۆر جوانە زۆر عەجیبێتە گوێی تۆ موزیکی تایە وێنەی تایە کۆمەڵی شتی تایە لەبەر ئەوە وەکو هیدگەرەڵێ بەڕاستی هونەر بریتێ لەم دووشتە فعلا لای منیش ئەم دووشتەیە ئەگەر بێمە ئەوەی یەک ئەو شتێکە لە بەردەمتایە وەکو من کە دەقێکە کە کاتێ تەمسیلەکەم ئەچمنەوە ئەو کارکتەرەوە ئەو کارکتەرە بەرجەستاکەم بۆ بینەر باش من لە شانوە کۆمەڵی شانۆییم کردو کە ئەتوانم بڵێم توتاڵیان ئەوەی کە مەخۆم بژاردوومەوە ئاگام لێتی 45 شانۆیی بۆ لێرە و لە دەرەوەی وڵات کۆمەڵێ ئیشم کردووە و تەنانەت مەسەل لە ڤوپرتال لە وڵاتی ئەڵمانیا گەیشتم بۆی لە فستیڤالێکە جایزی باشترین ئەکتەر بێنم باشە ئامانج بە ئەفوم کە ئامانجمە لە هونەرەکە تێ نەپەڕم جارێ ئەی پاشان دێمە سەر شانۆکە دەتەوێت بڵێت خۆت ئاوێتە کرد وە ڕۆحت ئاوێتە کرد لەگەڵ ئەو کارە هونەریانەدا وە هونەر وا دەخوازێت لە ڕۆحەوە بەرجەستە بکرێت تا وەگەڵێ بگاتە لای ڕۆح بەتەکیید ئەگەر تا لە ڕۆحەوە پەروەردەیکەی و زەیدەن فکرت کە ئەو فکرت کە قاڵت کرد لە بە خوێندنەوە کە بە بینین بەمانە قاڵت کرد ئەوش ڕوئات بینینت بۆ دروستەکە بینینی تۆ ئەبێ جیاواز بێ لە بینینیەکێ ئەگەر تۆ ئەو شتێک کە خەڵک ئەی بینێ تۆش بە هەمان شێوە بیبینی کاتە تۆ هونەرێ نەکردووە تۆش بە هەمان شێوە بیبینیە یان بە هەمان شێوە ئەو شتە بکەی کاتە تۆ هیچت نەکردو داهێنانت نەکردو لەبەر ئەوە زۆر مهمە کە بە ڕۆح معاملەی لەکەی بە عەقڵ بە فکر بەوەی بگەی ڕوئات هەبێ باشە لە نێو شانۆ و هونەردا شانۆ مەبەستم لەوەیە کە دەچیتە بەرامبەر جەماوەرەکە بینەر و کارێکی هونەری دەکەیت بۆ جەنابتان ئەم دوو فەقەرەیە جیاوازی هەیە کامیان بە پێستر و کاریگەرترن لای جەنابتان یعنی با بڵێن کە چوونە بەردەمی بینەر و بەڵێ کامیان گرنگترن کامیان زیاتر جۆش و خڕۆشت پێدەدا کارەکەت بە ئەنجام بگەێنیت بەتەکی شانۆیەکێکە لەو مەجالە هەرە زیندوانەی دنیا تۆ لە نەفسی کاتە لە بەردەم بینەرەکەی خۆتای دڵت لەگەڵ دڵی بینەرەکەتە لێە عادەبوونەوەی تیان نییە نەفەست لەگەڵ هەمان نەفەسی بینەرەکەی خۆتە لێە بۆیە زیندویەتی تۆ توانای تۆ هەر ئەو کاتێکە کە بینەرەکەت هەستت پێەکە لەگەڵ تۆ توانی نەفەسی لێ ببڕی ئەتوانی قسەکردنی لێ ببڕی ئەتوانی وای لێکەی بێتاقەت بێ ئەسڵان هەر ئاگاشی لێو نەمێنێ لەبەر ئەوە جوانی شانۆ ئەوەی کە تۆ لەگەڵیایت لەگەڵ تایە و زائیدەن زۆر مهمە لەگەڵ هەڵچوونەکان تابێ لەگەڵ فرمێسکەکان تابێ لەگەڵ پێکەنینەکان تابێ تا ئەیگەینیتە مەنزڵگای خۆت تا ئەو ڕستە سەرەتانی کە ئەتەوێت بیگەێنی بەو کەسە تۆ بە چەند وێزگەیەک ئایبێ بە چەند دیمەنێکە ئایبێ ئەم دیمەنانەش هەریەکەی ئەجواء و ئەتمۆسفێرێکی باشە ئەی لەگەڵ ئەو دەخانەدا کاتۆتە بەردەستە دەقێک هەیە تونی دەقێک هەیە وەکو دەڵێ دەبێت بگری دەبێت عەتف و هەستی بەرامبەرەکەت بجوڵێنیت لەگەڵ ئەو دەقانەدا توانیتە ئەو یاریانە بکەی ئەو گەمانە بکەی یاخود خۆت ببیتە ناوواقعی ئەو دەقانەوە کە بەدەست دەگات بە تەکید ئەگەر تۆ نەتوانی ئەوە بکەیت بەڕاستی بمبورە ئەگەر ئەوە بڵێم سەرکەوتو نیت یان تۆ نەتوانیوە ئەوەی کە پێویستە بیگەێنی بە بینەرەکە ئەگەر بینەرەکە بەری نەکەوت ئەوە ینی مع الأسف تۆ سەرکەوتو نەبووی کە گەیاندت کەواتە خۆت تەسلیم نەکردووە خۆت تەسلیم نەکردو بەڵام مهمەوێت تۆ لەو تونبوونە لەو تووڕەبوونە لەو ئیسترخایی کە هەتە ینی لەو حالەتە
هدوءی هەتا ئارامی هەتا ئەوەشی پێ بگەینی بەعزە جار پێویستی بەو ئارامیە پێویستە بەو سەمتێ ئەو سەمتەش بێنی بەو چونکم سەمت بێدەنگی کاتێک بینی خوێندنەوەی هەیە قرائی هەیە ینی زەمانێک نییە هەر لە خۆیە هات بێ و ڕۆیش بێ ینی هەندێک مخریج هەیە باسی ئەم زەمەنەی کردو کە ئەو زەمەنش تۆ ئەبێ حسابی بێ بکەیت لە قسەکان جۆرج مێلیس هەیە کە لە ساڵی 1940 هاتووەتە ناو فەنی سینەماوە یعنی کە گەورەترین تێپەڕاندنی کردووە لە بواری فیلمسازیەکە مەسەلەن چیرۆکی هێناوەتە ناو فیلمەوە لە هەمان کاتیشان مونتاجی هێناوە مونتاج مەسەلەن چەند یەک کەس هێناوە مەسەلەن موزیک لێە لە هەمان کاتە کامێرەکەی کوژانەوەتەوە ئالەتێکەکەی پێژەنەوە لە هەمان کاتە کوژانێتەوە ئامێرێکەکەی پێژەندووە دوای هاتووە ئەم زەمەنانە ئەم زەمەنانی کە تراکاتی لێکرد هاتووە یاوێتەوە لە یەک کاتێ سەیرەکەی مونتاجی دروست کاتێک زەمانێکیشی دروست کردو جاریوە زەمانێک سەم بێدەنگی بەعزە جار ڕیسالی خۆی هەیە مثلا ئەو جۆرج مێلیس مثلا ئەوەی دروست کردو کە لەو زەمانە کە هیچ سپێشال ئیفێکتێ ئەمانە نەبووە مەسەلەن کەسی بردۆتە فەزا لە فەزاوە هێناوێتی کارکتەری هێناوەتۆ سەر ئەوەی کە لە واقعە ئیشەکە لەگەڵ ئەمانە ینی جا سەی کە ئەمانە هەمووی زەمەنی تە هەمووشی مونتاجی تایە ینی یەکەم کەس بووە کە چیرۆکی خستۆتە ناو فیلمەوە چون سەرەتای برایانی لۆمێرۆمان کە دەستیان پێ کردووە لە 1950 ئەوان بە چەند چرکەیەک دەستیان پێ کردو ینی فیلمەکانیان لە دەقا تێ نەپەڕیەوە مەسەن کاتێکە قیتارەکەیە کاتێکە مەسەن کرێکاران لە مەعمەلە کۆمەڵێشت لەمانە سەرەتاش مەسەن ئەتر کە هاتووە سەمت هەبووە با بڵین بێدەنگ بووە فیلم بەڵام جۆرج مێلیس مونتاجی دروست کرد جۆرج مێلیس کە ئەتوانین بڵێن بەشەریەت قەرزاریەوە یان فیلم سازان قەرزاریەوە کە چیرۆکی خستەنەوە پەیامە درێژەکانیشی کورت کردەوە باشە ئەمە گرنگە باشە لە کورت لە بێدەنگەکەی وەستاوم بڵێ لە بێدەنگیدا خۆت دروست کرد بێدەنگی زۆر جار پێویستە بۆ هەموو هونەرمەندێک کاتێککە ئیشێکەکەی زۆر ضرورە فترێکی زەمانی بێدەنگ بی ئێستا من یەکێکم لەو کەسانەی چەند ساڵێکە ئیشم نەکردووە بێدەنگ بووم بەڵام لە هەمان کاتە کە گەڕاومەتۆ دوو ئیشم هەیە بەس لە شوێنێک جەنابتان دەڵێن لە دیمانەیەکدا دەڵێن هونەرمەند دەبێت بەردەوامکو شۆفێر بێت بەڵێ چۆن من پرسیاری ئەویان لێکردم بۆ دراماکانی ئەمە بۆ فیلمەکانی ئەمە وەکو پێویستنی وەکو فیلمێکی دەرەوەی ئەم دەڤەرەی ئەمانیە کە نزیکترینیان ئێرانە یان دەرەوەی ئەم وڵاتە بۆ ئێمە مثلا درامایەکی بەختەبارانمان کرد کە کاک نیاز ئیخراجی کرد ئەوە پێش 4 ساڵ بووە ینی پێش زەمەنی کۆرۆنا دەستمان پێ کرد کابرا تا ئێستا ئەم مخریجە ناتۆ ئیشێکی بکاتەوە باشە تۆ پاش ئێستش دەستکاتەوە بیش یان لەبەروی بە بەردەوام تۆ ئەگەر ساڵی جاری سیارە لێ خوڕی باش یان ڕۆژانە ممارەسەی ڕۆژانە بێ باش ڕۆژانە تووشی غەڵەتە بی غەڵەتە ڕۆژانە ڕقاسەبی لە هەموو بوارەکانیان لە هەموو سەکتەرەکانیان مەسەن لە کامێرامان لە دیۆپی لە لایتن لە ستافی پشتی کامێرەوە لە ئەکتەرەوە لەمانە بە بەردەوامی لەسەر نوێکەیتەوە سێتی ئیشبی خۆت نوێەکەیتەوە مەسەن ڕەغنت لێگرن ئەو ڕەغنانە چاەکەی وات لێ بە بەردەوامی خۆت تر سلسە ئەگەر ئەمە نەبی بەجێ ئەمێنیت وانە چونکە بەردەوام ئەی تەکنۆلۆژیا و کاری هوەری لە پێشکەوتندا ناوەستن بە دیارتەوە هەتا ئێستا بینەری کورد بە حکمی ئەو کەناڵانی کە هەیە بە حکمی ئەوەی کە ئێستا ئینتەرنێت ئاواکە توانی بچیتە سەر نێتفلێکس و ئەنواع بەستەری تر ئەتوانی سەیری فیلمی دنیاکەی و خەڵک زۆر سەیریشەکە ئاستی بینینی خەڵک زۆر بەرز بۆتەوە لەبەرەوە کارە هونەرەکانی ئێمەش ئەبێ هونەرمەندی کورد ڕاکە بە دوای معلوماتە ڕاکە بە دوای تەکنیکە ڕاکە بە دوای ئەوەی ئیش باشکە بۆی بینەرەکەی لی نەتۆرێ باشە من بەداخی ئەوم کە کاتی بەرنامەکەم بەرەو کۆتا دەڕوا زۆر بەداخم تەبان لەبەرەوە قسەکردن لەگەڵ جەناب تا وەرگرتنی هەکبەیەکی دەوڵەمەندە و وەزانیاریە بۆ خۆم بۆ بیسەرەکانم من دەستخۆشیت لێ یەکەم هیوام سەرکەوتندا دوایین کاری هونەریتان
چی دەبێت و بینەر و بیسەر و هەوادارەکانی جەنابتان لە چاوەڕوانی کارەکانی جەنابتانان دەتانەوێت چه پەیامێک و چه با بڵێن مژدەیەک بە بیسەر و بینەرەکانی خۆتان بدەن بۆ ئایندە؟ بەڵێ ئێمە پاش وەکو ئەوەی وەستانێکی زۆر لە قۆزاخا بووم، بەڵام ئەوە هەر ڕسێکی خۆتە چی بکەیت چۆن بکەیت چه ئیشێکی باشکەیت، ئەمە شتێکی زەڕورە بۆ هەموو کەسێ لە هەموو بوارێکە، ئەوەی کە هونەرەکە ئەوەی کە ئەدەبەکە یان پەلەی نەبێت لە ئیشە، فقط ئەوەی کە بزانی چی ئەگا. ئێستا ئێمە درامایەکمان هەیە بە ناوی تۆڵە لە دەرهێنانی کاک دیاکۆ بایزە، هەروەها فیلمێکمان هەیە کە لە مانگی چوار لە سەرەتای جەژنی ڕەمەزانە لە سینەماکانی کوردستان پەخشەکرێ، ئەوش بە ناوی هیچەوەیە هەر لە دەرهێنانی کاک دیاکۆ بایزە کە من بە ڕۆڵی سەرەکی تایە بەشدارم. داواکارم لە هەموو بینەرێ لە هەموو کەسێکە بچێ بۆ ئەم فیلمە بۆ ئەوەی ئەگەر تۆ بە دینارێک بە چەند دینارێک تکتێکە کڕی ئەو چەند دینارێ ببێتە پرۆسەیەکە کە ئێمەش بتوانین لەو پارەکەمان دەستکەوێتەوە فیلمێکی تری پێ بکەینەوە. ئەستن ئەم شارەش پێویستی بەو ڕۆحیەتەیە بەو ڕۆحیەتە ینی ئیدامەدان بەو کارەیە ببێتە کولتورێ بۆ ئێمە هەرچەند ئێمە ئەبێ بچینەوە پەروەردەکە پەروەردە لە پەروەردەوە ئەبێ ئەم پرۆسەی بینین و خەڵک چوون بۆ هوەر ببێتە کولتور لە مەکتەبەکانەوە دەست پێ بکەین لە ڕەوزەکانەوە دەست پێ بکەین. بەڵام لێرە من داواکارم لە خەڵک بینەرمان بن بە تکتێک ئەتوانن دەعمی هونەری کوردی فیلمی کوردی بکەن کە ئەمەش وەئەکە بکەوێتە سەر سکەی خۆی و بە بەردەوامی خۆی ئینتاج بکاتەوە و پێویستی بەلایەنی تر نەبێت تۆ دەستپانکەیتەوە کۆکو و ئەبینن ئێمە بووین بە سوال کرد دوو لە جەنابتان من دوو لە جەنابتان بەڵام سەپۆرتکردن و سپۆنسەریکردنی کارەکانتان گرنگە هیوام سەرکەوتن تا کۆتا قسەت دەبێت؟ کۆتا قسەم ئەوەیە تەنها بە وجودی تۆی بینەر بە کڕینی تکتێ تۆ گەورەترین داعمی پرۆسەی هونەریەکەی چاوەڕوانتانین لە هەموو فیلمێکی کوردیە تۆ بچۆ ئەگەر باشە ئەگەر خراپە ئەمە داعمێکی شارش ئەم شارش پێویستی پێێت ئێمە پایتەختی ڕۆشنبیری کوردستان بە کۆی گشتی بە تەواوی شار و شارۆچکەکانەوە پێویستە ڕۆحی هونەر و سینەما و فیلم و هەر هەمووی زیندوو بێت. بەتەکید ئەمە نازنامەیەکە بۆ ئەم مجتەمەع بۆ ئەم کەڵچەرە بۆ ئەم هەموو چیرۆکە نەبینراوە حەقیقی کە ئێمە هەمانە کە ئەتوانین لە ڕێی فیلمەوە بیگەێنینەوە دەرەوەی ئەم دەڤەرەی ئێمە ئەمەیە کە ئێستا ئێمە شینی بۆکەین. بەڕاستی سەورەی ئێستا گۆڕاوە شۆڕشی ئێستا گۆڕاوە مۆدێرنتا شتێکێ. زۆر سپاس ڕێزدار ڕزگار بایر وەکو هونەرمەنگ وەکو دەرهێنەر وەکو شانۆکار وەکو تا کۆتایی سپاس دەکەم هیوام سەرکەوتن تا سپاسحاڵم لەگەڵتان سپاس بۆ دەرفەتەکان زۆر سپاس بۆ جەنابتان دووبارە. بەڵێ خۆشەویستان سپاس بۆ ئێوەش کە تاوکات بیسەر و بینەرمان بوون لەم دیدارە تایبەت و هونەریەدا و هیوای تەندروست باشی بۆ میوانی بەڕێزی بەرنامەوە بۆ ئێوەش دووادارم کاتێکی خۆش بەڕێ بکەن خواتان لەگەڵ بێت.